پەیوەندی دروستکردنە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی دەرەوە بابەتە زۆر گرنگە. میوانەکەمان شێرکۆ کرمانجە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە بێ تا ئامادە بێ باسێکتان لە بابەتەکەی بۆکەم دروستکردنی ڕایەڵەیەکی ئەکادیمیە لە نێوان توێژەرانی کوردستان و عێراق و لەگەڵ بەریتانیا و دنیا. ینی بە شێوازێکی گشتی ئەم جۆرە پەیوەندیانە زۆر زۆر گرنگە. کۆرسی یەکەمی بریتیش ئەکادمی بۆ بواری ئابووری سیاسی یەکەم کۆرسیان لە بواری پەروەردەیە بوو، پەروەردە لە وڵاتانی دوای شەڕ. ئەمڕۆ دکتۆر شێرکۆ کرمانج باسمان لەو کۆرسە بۆکە یاخۆت لەو کارە یەکەمینیان بۆکە. دکتۆر سڵاو لێ بەبیانیت باش؟ بەیانی باش کاگڕانکۆ. زۆر سپاس. دکتۆر باسێکمان لەو چالاکیە بۆ بکەیت چەندە گرنگە ئەم جۆرە پەیوەندیانە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی جیهان بە گشتی. کاگڕانکۆ داوا لێبوور دەکەم سەرەتا دەمەوێت هەڵەیەک ڕاستکەمەوە ئەویش ئەوەی کە بابڵێن ئەم پرۆژە بەڕێوە دەبا کورسی بریتیش ئەکادیمی نە کۆرسی بریتیش ئەکادیمی کورسی بریتیش ئەکادیمی. ئەمە یەک دوو لە ڕاستیدا ئەم بەرنامەیە کە کۆنفرانسەی لە ڕۆژانی 14 و 15 و 16 ئێمە بەڕێوەمان برد بەشێکە لە پرۆگرامە گەورەکە کە کورسی بریتیش ئەکادیمیە بۆ ئابووری سیاسی لە بواری پەروەردەدا کە دوو زانکۆی کۆیە و زانکۆی ئوڵستا لە ئێرلندەی باکوور لە بریتانیا ئەو کورسیان بردوێتەوە. کورسەکە دوو کەس بەڕێوە دەبا، یەکیشیان پرۆفێسەر کێلسیە، ئەوی دیکەیان منم. وەک بەشێک لە چالاکیەکانی ئەم پرۆگرامی ئەم بریتیش ئەکادیمیە ئێمە هەستاین بە دروستکردنی هەوڵدان بۆ دروستکردنی ڕایەڵەیەکی ئەکادیمی لە نێوان ئەکادیمیە کوردیەکان لێرە لەگەڵ ئەکادیمیە عێراقیەکان لەگەڵ ئەکادیمیە بریتانیەکان، بە تایبەتی ئەوانەی کە ئیش لەسەر بواری پەروەردە دەکەن. پەروەردەش زیاتر بە تەرکیز لەسەر پرسی بنیادنانی ئاشتی لە نێوان کۆمەڵگەکاندا. ئێوە بۆ خۆتان دەزانن ئێمە یەکێک لە کێشەکانی ئەم ناوچەیە کە هەیەتی پێکەوە ژیانی ئاشتیانەی کۆمەڵگەکانە، جا چ لە بواری دابەشبوونە نەتەوەیەکەی بێ چ لە بواری دابەشبوونە ئاینەکەی بێ. ئەوەی ئێمە کە کردومانە هەوڵدانە بۆ بەرزکردنەوەی ئاستی ئەو توێژینەوانەی یان گەیاندنی ئەو توێژینەوانە بە ئەوانەی کە پێیان دەگوترێت با بڵێن دیسیژن میکرز ینی بڕیار بەدەستەکان. ئیدی ئەمە سەرەتایەکە کە ئێمە دەستمان پێ کردووە، بەڵام ئەگە پێت خۆش بێ من دەتوانم هەندێک قسە لەسەر تەواوی پرۆژەکە بکەم. ئەم جۆرە ڕایەڵانە زانکۆکانی تر بۆ نمونە ئەگەر بیانێ بەشدار بن، ینی ئەوانیش ئەتوانن و ڕێگەکەی چۆنە ئەگە تۆزە ڕوونکردنەوە بی لەسەر ئەوە. بەڵێ بەدڵنیاییەوە بۆ خۆی زانکۆی کۆی چەقی کارەکانی ئێمەیە، بەڵام مانە ئەوە نییە کە ئەکادیمیەکان یان توێژەرەکان لە زانکۆکانی دیکە ناتوان بەشداری بکەن. لە ڕاستیدا لەم پرۆژەیەدا تەنیا چەند کەسێک بوون کە لە زانکۆی کۆیەوە بەشداریان کردبوو، ئەوان دیکە زۆربیان لە زانکۆکانی دیکە بوون، لە زانکۆی سەلاحەدین هەمان بوو، لە زانکۆی سلێمانی هەمان بوو، لە زانکۆی تیشک هەمان بوو، لە کەسی دەرەوەی زانکۆکانیش هەمان بوو. گرنگەوەی کە توێژەر بێ، گرنگەوەی کە ئەکادیمی بێ، ینی نەبەستراوەتەوە تەنانەت بۆ ئەکادیمیەکانی عێراقیشە. لە ڕاستیدا بۆ ئەکادیمیەکانی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بۆ خۆت دەزانین چونکە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغی دوای شەڕ یان قۆناغی هەر ئێستا لە شەڕدا تێپەڕ دەبێتن. باشە دکتۆر، ڕەنگە ئێستا یەکێک پرسیار بکە کورسی بریتیش ئەکادیمی مەبەست لەمە چیە ئەمە ڕوون بکەیتەوە؟ کورسی بۆ خۆی لە ڕاستیدا ئەمە تێرمێکە کە لە ڕۆژاوا زۆر جار بەکاردێ، بە تایبەتی لە بریتانیا بۆ گرانتێک بۆ منحەیەک کە دەدرێت بە با بڵێن چەند ئەکادیمیەک بۆ ئەنجامدانی توێژینەوە و بۆ ئەمە با بڵێن ئێمە گرانتێکمان وەرگرتووە. گرانتەکە تقریبا ملیۆنێک دۆلار دەبێتن با بڵێن لە بواری ئەکادیمیا یا لە بواری توێژنەوەیە سەرفەکرێ لە ڕێگەی تەعینکردنی چەندین توێژەر و تەعینکردنی چەندین پۆست دکتۆرا لەگەڵ با بڵێن پارەدان بە
خوێنکاری دکتۆرا. ئەمە لە ڕاستیدا سێ بووە لە خۆ دەگرێتن ئەگەر مەجارم دەیتێکەوە یەکیان ئەوەی کە ئێمە پێی دەڵێن توانەسازی بەمانای ئەوەی کە کەپاسیتی بڵدینگ توانەسازی ینی تەرکیزی سەرەکیمان لەم پرسەدا بەرزکردنەوەی ئاستی توێژەر و توێژینەوەیە لە زانکۆی کۆیە و یا لە زانکۆکانی کوردستان و زانکۆکانی عێراقا. بەڵام چەقی کارکردنەکەمان زانکۆی کۆی دەبێت ینی بەرزکردنەوەی ئاستی توێژینەوە لەگەڵ ئاستی توێژەر بۆ بەرزکردنەوەی ئاستی توێژینەوە مەسەلەن بە ئەو کارێکە ئەو ڕۆژە کردمان ئەو کۆنفرانسە ئەمە بۆ بەرزکردنەوەی ئاستی توێژینەوەی بەڵام هاوکات ئێمە بۆ بەرزکردنەوەی ئاستی توێژەریش یەک دنیا لە ماوەی 3 ساڵی داهاتوودا ئەمە یەکەم کارمان بوو بەڵام لە ماوەی 3 ساڵی داهاتوودا من بۆ خۆم مەسەلەن لە هەفتەی داهاتوودا لە زانکۆی کۆیە چەندین وەرکشۆپ ڕێکخەم بەمەبەستی بەرزکردنەوەی ئاستی توێژینەوە یعنی یەکێک لەو شانەی کارانەی کە لە هەفتەی داهاتووە من دەیکەم کارکردنە لەسەر ئاکاری توێژینەوە ethics of research مەسەلەن ئێمە چۆن دەتوانین مەسەلەن لە کاتێکدا کە توێژنەوە دەکەین نەبێت بە ئەوە ناچێت یەکەم جار باڵێن ئاستی توێژنەوەکان لەو ئاستەدا بن ینی پێوەرەکانی توێژینەوە زانستیانە جێبەجێ بکردن هاوکات چۆن ئێمە توێژینەوە دەکەین و نەبێتە مایەی لە کەدارکردنی ئەو کەسەی کە توێژنەوەی لەسەر دەکرێت جا ئەو کەسە چه با بڵێن ناوچەیەکە مەسەلەن با بڵێن ئەگەر شوێنەوارناسی بێ چه کەسەکە کەسێک بێ کە خوێندکار بێ مەسەلەن کرێکار بێ مامۆستا بێ هەر کەسێک بێ چۆن مەسەلەن شتێ بکەین کە ئەم کەسانە زانیاریەکانیان بپارێزرێ بە هەموو ئەو بوارانەی کە پەیوەندی بە توێژنەوە هەیە هاوکات ئێمە دەمانەوە مەسەلەن زانکۆی کۆیە بە تایبەتی ببێ بە چەقی کارکردن لەسەر بواری توێژینەوە لە بواری پەروەردەدا بە تایبەتی پەروەردەیە کە پەیوەندی بە سیاستەوە هەبێ یان سیاستێک لە پەروەردەدا جا بۆ ئەمە مەسەلەن وە گوتم ئێمە لە سێ بوارایشەکەین کە ئاستی توانەسازی ئاستی با بڵێن توێژینەوە و ئاستی دابینکردنی سەرچاوە یعنی ئێمە هەوڵە دەین کە سەرچاوە دابینکەین بۆ توێژەرانی کە چ لە زانکۆی کۆیەنە چ لە زانکۆکانی کوردستاندا کە لە بوارەدا دایانوێ هاوکاری ئێمە بن یا لە بوارەدا دایانوێ ئیش بکەن. باشە دکتۆر وەکو ئاماژەتان پێکرۆم یەکەم چالاکیە چالاکیەکان ساڵانە بێ یان مانگانە یان چۆن یان ناو بە ناو یا وەرزیە وڵا دەتوانم بڵم وەرزیە و دەتوانم بڵم ناو بەناویشە وەرزیە بەو مانایە کە مەسەلەن ئێمە ئەمە وەرزیەکەممانە کە هاتوینەوە ینی فەسڵیەکەمانە ئەوەم فەسڵی دیراسی کە لە ساڵی با بڵێن لە مانجینەوە دەستی پێ کردووە بەڵام لە فەسلی داهاتووشە با بڵێن لە بەهاری داهاتووشە ئێمە کۆمەڵێک چالاکی دیکەمان دەبێتن ئیدی ئەم چالاکیانە فەسلی هەر وەرزەی هەم با بڵێن ئەو فەسلی پاییز و فەسلی بەهار ئێمە بەگشتی ئەو چالاکیانە ئەنجام دەدەین بەڵام ئەوە بەو مانایەوە نییە کە ئەمە چالاکیەکان ئەنجام دەین مانای ئەوە نییە کە لەم ماوانەی دیکە ئێمە کار ناکەین بەڵکو لەو ماوانەی دیکە لەوانەیە کار بکەین بۆ ئەنجامدان و بۆ ڕێخستن و بۆ سازدانی ئەو چالاکیانەی کە لەو ماوانەدا دەیکەین بۆ ماوەی 3 ساڵیش دەبێتن ئەم چالاکی ئەگەری هەیە کە مەسەلەن درێژ بکرێتەوە خۆی ئەگەر کارەکانمان زۆر سەرکەوتوو بن لەوانەیە بریشە ئەکادمی من حیدی کەمان بداتێ کاری پارەی زیاتر تەرخامکە بۆی درێژە بە کارەکانمان بێت. دکتۆر دەست خۆش بێ سپاس کە لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامی بێگومانە ناو بەناو لە کاتی چالاکیەکانە وەرتانەگرینەوە ساکەین لەسەر چالاکیەکانتان دەستان خۆش بێ سپاس کە لەگەڵمان بووی.